ڕێکخراوی CPT ئەمریکی و ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان لە شاری سلێمانیدا کۆبوونەتەوە بۆ ئیدانەکردنی ئۆپراسیۆنی سەربازی تورکیا لە هەرێمی کوردستاندا. CPT داتا و ئاماری زەرەر و زیانەکان بۆ سەر خەڵکی سڤیل و زەویزار و مەڕووماڵات لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستاندا بەهۆی ئۆپراسیۆنی چنگی هەورە بروسکەی تورکیا بۆ سەر گەریلاکانی پەکەکە دەخاتە ڕوو. 22 گوند بە تەواوەتی چۆڵکراون لە هاوڵاتیەکانیان، نزیکەی 1600 هاوڵاتی مەدەنی لە ناوچەیەکانی ماسێ و لە ناوچەی ئاڤاشین بە تەواوەتی ئاوارە بوون، 4 هاوڵاتی مەدەنی بریندار بوون و 1300 پورەی هەنگ لەو ناوچانە کە هەنگاوانی یەکێکە لە سەر چاوەسەرەکیەکانی بجێژیانی هاوڵاتیانی مەدەنی لەو ناوچانە بە تەواوی لە ناوچوون. کەرتی گەشتیاری لە ناوچەیەکانی ماسێ زەرەر و زیانێکی یەکجار گەورەی بەرکەوتووە، کەنیسەیەک لە گوندی میسکە لە کانی ماسێ زەرەر و زیانی بەرکەوتووە و خانوو و ماڵی هاوڵاتیان زەرەر و زیانی بەرکەوتووە. زەرەر و زیانەکانی ئەم ئۆپراسیۆنە و بەتایبەتیش راپۆرتەکان کە باز لە بڕینەوەی دارودرەختەکانی چیاکانی سەر سنوور دەکەن هاوڵاتیانی تووڕە کردووە و داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی ڕاگررتنی بدەن. بە تەنها لە ماوەی 9 ڕۆژدا، لە ماوەی 9 ڕۆژی ئۆپراسیۆنەکە، لە 9 ڕۆژی سەرەتای ئۆپراسیۆنەکەدا 2100 دۆنم زەوی کشتتوکاڵی لە مەنتیقەیکانی ماسێدا سووتێنراوە. خەڵک لە ئێستا لا ناتوان بچنەوە ناوگوندەکانیان. لە ڕۆژی 28 ئایاردا سەربازانی تورکیا لە یەکێک لەو بنکە سەربازیە نوێیانەی کە دروستیان کردووە لە چای پشتی هورورێ هاتنە خوارەوە بۆ ناو گوندی هورورێ و ئەو کۆبنەوەیان لەگەڵ ئەو خەڵکانە کرد، لەگەڵ ئەو جوتیارانە کرد کە لەسەر زەویزارەکانیان بوون و ئاوی دارەکانیان دەدا. پێیان گوتن کە بە هیچ شێوازێک ئێوە ناتوانن بێنەوە ناو زەویزارەکانتان و ئەو سیارانەی کە هەتانە ناتوانن لە دەور و پشتی گوندەکەتاندا هاتوچۆی پێ بکەن. ئەرچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە، ئەرچی دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستانە نابێت بە هیچ جۆرە سازشکەن و تا ئێستاکە هەڵوەسی زۆر شەرمنانە و زۆر شەربەزارانانەیە کە نەیان توانیوە بە هیچ جۆرە لە ئاستی ئەو داژەی کاریابن. حزابی سیاسی لە هەرێمی کوردستانە بە هیچ جۆرە جگەر لە بەیاننامە نەیان توانیوە دۆخەتی پەڕەن و ئەرچی کۆمەلگای نێودەوڵەتیشە هەروەکو لە راپۆرتەکەی CPT هاتووە کە ئەوانە خەڵکی سڤیلیان کردووە بە ئامانجووە. تورکیا بە هیچ جۆرێک بە ئەزمموی مێژوش سەلماندوتی کە ئەرچێتە شوێنەکە و داگیریەکە. لەم بارەیەوە جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە نووسراوێکی فەرمیدا ئاماژەی بەوە کرد حکوومەتی هەرێمی کوردستان نیگەران و ناڕەزایی خۆی بەرامبەر دەربڕین و زیانگەاندن بە سروشتی هەرێمی کوردستان دەردەبڕێت و بە فەرمیش ئاگاداری حکوومەتی تورکیای کردووەتەوە کە کۆتایی بە دەربڕین لە ناوچە سنووریەکاندا بهێنن کە جێگەی قبولکردن نییە. حکوومەتی تورکیا بەردەوامی بە ئۆپراسیۆنە سەربازیەکانی دەدات و باز لەوە دەکات کە ئەوان گەریلاکانی پەکەکە دەکەنە ئامانج، بەڵام راپۆرتەکان باز لەوە دەکەن زیانی سەرەکی بەر هاوڵاتیانی سڤیل و زەویزاریان دەکەوێت و داوا دەکەن تورکیا بە خێرایی ئۆپراسیۆنەکانی ڕابگرێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.